پایان باس لە دکتۆر کاروان عەلیەکەین کە چەند بەرهەمێکی چاپکراوی نوێ بۆ مناڵان بڵاوکاتەوە. دکتۆر کاروان عەلی نووسەری بواری منداڵان لە ڕێگەی کەناڵی کورساتەوە مژدەی تەواوکردنی سێ کتێبی نوێی تایبەت بە چیرۆک و هۆنراوە و لێکۆڵینەوەی ئەدەبی منداڵان بە منداڵان و توێژەرانی ئەو بوارە دەدات. دکتۆر کاروان عەلی نووسەر لە بواری چیرۆک و شەعر و شانۆی منداڵان سێ بەرهەمی نوێ ئامادە کردووە تا لە نزیکترین کاتدا پێشکەش بە منداڵانی بکات. لە لێدوانێک بۆ کورسات مەگەزین و بۆ کورسات نووسەر کاروان عەلی باس لە ناوەڕۆکی کتێبەکانی دەکات کە چەند بەشێکی جیاواز و تایبەت بە منداڵان و توێژەران لەخۆگرێت. زۆر سپاس بۆ کورساتی زێدە شیرین بەخێر بێن سەر چاوان. بێگومان پێم خۆشە لە ڕێگای کورساتەوە مژگەنیەکی زۆر گرنگ بدەم بە منداڵان و نووسەرانی بواری منداڵان و توێژەرانی بواری منداڵان. جگە لە پرتەقال کە ئێستا لە زۆربەی قوتابخانەکانی هەرێمی کوردستان بەردەستە و بە دیاری بەخشیمان بە زۆربەی قوتابخانەکانی هەرێمی کوردستان پرتەقال تەنها ژانری هۆنراوە لە خۆ دەگرێت. سێ کتێبی ترمان ئامادەی چاپە، ئەمە با موژدەیەک بێت لە ڕێگای کورساتی ئازیزەوە. کتێبێکمان بە ناوی نووسەرانی منداڵان لە خزمەت ئەدەبی کوردیدایە و کتێبێکمان هەر بە ناوی چەند توێژینەوەک لە بواری ئەدەب و هونەری منداڵاندا. ئەم کتێبە تایبەتە بە توێژەران و ڕێسەرچەرانی بواری منداڵان بۆ ئەوەی کەوا بزانن توێژینەوە لە بواری ئەدەبیاتی لە بواری ئەدەب و هونەری منداڵاندا چۆنە. زیاتر لە 6 توێژینەوەی جیاواز لە خۆ دەگرێت و کتێبێکی ترمان کە یەکێکە لەو کتێبە دانسخە و نازدارانە ئینشاءالله کتێبێکە تایبەتە بە منداڵان دەواازەیەکە بۆ شانۆی قوتابخانە. ئێمە دەواازەیەکمان بۆ شانۆی منداڵان هەبوو کە ئەمە لە پەیمانگا و لە کۆلێژەکان وەکو سەرچاوەیەکی باوەڕپێکرا وەکو منهەج بەکاردەهێنرێ، بەڵام کتێبێکمان نەبوو دەواازەیەک بۆ شانۆی قوتابخانە مامۆستا چۆن وانەی پەروەردەی هونەری بڵێتەوە. ئەمە یەکێک دەبێت لەو کتێبانەی کە کار ئاسانیەکی زۆر باش دەکات بۆ مامۆستایانی پسپۆڕی بواری هونەری و بتوانن چۆن مامەڵە لەگەڵ پرۆسەی پەروەردەکردنی هونەریدا بگەن و بگەێنن. خۆشبەختانە ئەم سێ کتێبەمان ئامادەی چاپە. پێم خۆشە لێرەوە ئاماژە بۆ بکەم نووسەرانی منداڵان لە خزمەت ئەدەبی کوردیدا وا بڕیارە بەشێکی زۆری تێچوەکەی مامۆستا ئەمین سەپان نووسەری بواری منداڵان کە یەکێکە لەو نووسەرانەی کە ئێستا تەمەنێکی زۆری هەیە و خزمەتێکی باشی بە بواری منداڵان کردووە بڕیارە ئەو کتێبەکە لە ئەستۆ بگرێ. ئەوەی کە زۆر گرنگە پێم خۆشە هەڵوێستەیەکی لەسەر بکەم کتێبی چەند توێژینەوەک لە بوار و ئەدەبی هونەری منداڵاندا. ئەم کتێبە دەبێتە دەلیڤەیەکی زۆر باش بۆ ئەوەی توێژەران، بۆ ئەوەی نووسەران، بۆ ئەوەی پەروەردەکاران بزانن هۆنراوە، جوانی هۆنراوە، کێش سەروا ڕەوانبێژی جوانی ناسی لە هۆنراوی منداڵاندا کە ئەمە یەکەم نووسینی ئەکادیمی دەبێت دەربارەی ئەدەبیاتی منداڵان کە باز لە جوانی ناسی بکات لە ناو هۆنراوی منداڵان. ئێمە باسی جوانیمان کردووە لە هۆنراوی گەورە ساڵان، ئێمە بیستومانە جوان و کێش و سەروا و ڕەوانبێژی و گرنگی ئەمانە چین لە بواری گەورە ساڵان. بەڵام بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی ئەم کتێبانە تاوەکو ئێستا لە بواری ئەدەبیاتی منداڵان نین بەداخەوە، بەڵام ئەمە دەبێتە دەلیڤەیەکی زۆر باش، دەواازەیەکی زۆر باش بۆ ئەوەی کەوا توێژەران یاخود نووسەران و پەروەردەکاران لەمەڕ ئەم کتێبە و لە گرنگی ئەم کتێبە بڕوان و لێ شارەزا بن.